بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دقة محمد خۆشەویستانم ئازیزانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو شەوی جومعەش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە، بە ئومێدی ئەوەی کە جەلسەیەکی ئیمانی ڕۆحی دروست بکەین و بەو جەلسەیەدا ئینشاءالله ببێتە مەجلیسی ذکر و مەلائکەتی خوا لەگەڵمان بەشداری دانیشتنەکە بکەن و لە لای خوای گەورە تکا و شەفاعەتمان بۆ بکەن ئینشاءالله. خۆشەویستانم، لە عنوانی محاضەرەکەی کە ئەگەر لە ئەوەکەی پێیجەکەی تەماشاتان کردبێ، چەندوانەیەکە لە ژیاننامە و لە ژیانی مێرولەدا باز دەکەین. تەبەن خۆشەویستانم، پێش ئەوەی باسی ئەو دەرسانە بکەم کە ئێمە لە مێرولە فێری دەبین، پێم خۆشە سێ هەڵوێستە، سێ ملاحەزەی کورد باز بکەم لە چۆنیەتی مامەڵەکردنمان، تەمەشاکردنمان لە بۆ ئەو دەورە و پشتەی کە ئێمە لەگەڵیان ئەژین، لەو حیوانات و لەو تەیر و توار و لەو شتانەی کە ئێمە تەعاملیان لەگەر دەکەین. یەکەمین شت، خوای گەورە ئەمری بە مسلمانان کردووە و ئەمری بە هەموو خەڵکیش کردووە بە گشتی کەوا فکر بکەنەوە لە دەوروە پشتی خۆیان و حتا لە خۆشیان. خوای گەورە ئەفەرمی وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون، ئایا فکر لە خۆتان ناکەنەوە؟ فکر لەو ئەجهیزە و لەو سەیر و سەمەرەی ناکەنەوە کە خوای گەورە بە ئێوەی بەخشیوە؟ تەماشای وێنە و سوورە و عەقڵ و هەستان و دانیشتنی خۆتان ناکەن کە معریفەت و کە زانیاری لێ فێر ببن و بزانن ئەم شتە سەیر و سەمەرەیە، ئەو ئینسانە عەجائیبە کە خوا دروستی کردووە، ئەوە نیشانەی گەورەی و عەزەمەتی و وەحدانیەتی خودای رب العالمینە. حتى خوای گەورە بۆ حیواناتیش ئەفەرمی ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت وفي السماء كيف رفعت وفي الأرض وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت فذكر إنما أنت مذكر. خوای گەورە ئەفەرمی ئایا ئێوە فکر ناکەنەوە ئەم عشترە بزان ئەم حیوانە غەریبە، ئەم حیوانە عەجائیبە چۆن دروست کراوە، چۆن خوای گەورە ئەوها دەیژێنی و بەو سیستەم و بەو عەجائیباتانەی دەژیتن؟ ئایا فکر ناکەنەوە لە ئاسمان خوای گەورە چۆن ڕایگرتووە؟ ئایا ئەوە فکر ناکەنەوە لە شاخەکان چۆن خوای گەورە دایکوتاوە و زەوی پێڕاگرتووە بۆی پارچە پارچە نەبێ؟ ئایا تەماشای ئەو زەویە ناکەن؟ تەماشای ئەو بەحر و تەماشای شاخ و داغ و هەرچی لەسەر زەویە تەماشا ناکەن؟ بەڕاستی ئینسان دەبێ ئەوە هەموو فکرکردنەوەیە ئەنجام بدە. بۆیە ئێمە خۆشەویستانم، عیبادەتێک هەیە کە زۆریمان لێی غافلین کە پێی دەڵێن عیبادەتی تەفەکر. دەزانی ئەو عیبادەتە چەند عەزیمە؟ ئینسان بەو عیبادەتەدا دەگاتە مەقامێک کە پێی دەڵێن ئیمانی شهودی. ئینسان ئەو وەختی وا خوای گەورە دەپەرستی کە ئەنەما دەیبینیتن، لەبەرەوەی ئەوەندە فکر لە ئایەت و دەسەڵات و گەورەی و دروستکراوەکانی خوای گەورە دەکاتەوە، ئیمانی دەگاتە دەرەجەی یەقین کە هیچ گومانی نامینێتن کە ئەنەما خوای گەورە دەبینیتن کاتێک کە عیبادەتی دەکا. ئەوە مەقامێکە پێی دەڵێن مەقامی ئیحسان، ئیمانێکە لەم مەقامەدا کە پێی دەڵێن ئیمانی شهودی. ئازیزانم، ئەم ئیمانە، ئەم مەقامە، ئەم حاڵەتە ڕوحیە، ئەم حاڵەتە قەلبیە بە فکرکردنەوە بەدەست دەکەوێت. ئازیزانم، بە فکرکردنەوە بەدەستی دەینی. بۆیە ئەم عیبادەتەی فکرکردنەوە زۆر کەم ئێمە ئەنجامی دەدەین. هەزارەها شت، هەزارەها حیوانات، هەزارەها کەواریز دێ و دەڕوە ئەستەن تۆزێکی فکریشی لێ ناکەینەوە. بۆیە عەزەمەتی ئەو خوایە، گەورەی ئەو خوایە، میهرەبانی ئەو خوایە، دەسەڵاتی ئەو خوایە، قودرەتی ئەو خوایە گەورە تێدا ببینینەوە. چکە ئەم کەونە ئازیزانم بە هەموو شتەکەوە کە تێیدایە، هەمووی ڕنگدانەوەی ناوەکانی خوایە. هەرچی دەیبینی لەو کەونەدا، لەو مەوجوداتەدا، هەمووی ڕنگدانەوەی ناوەکانی خودای رب العزەیە جەل وەعەلا. زعزان بەڕاستی ئەم عیبادەتە ئێمە زۆر لێ غافلین. بزانە خوای گەورە کە باسی
مانگ و ڕۆژ و ئەستێرە و ئاسمانەکان دەکا سبحان الله چۆن دەیبەستەوە ذکر و فکری پێکەوە دەبەستەوە ذكر فكري بيك ودبستوا دفرم إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار بزان أخوي قورة سبحان الله لقوري وعزة وزلالي دفرمين لدروس كردني آسمان كان روج الشو آيتهن علامتهن لبو قوري أو خداي هموني شانو آيتهن لبو ناسيني خداي قورة بەڵام بۆچێ ئەو کەسانەی کە ذکر و یادی ئەو خوایە دەکەن بە هەستانەوە بە دانیشتن ذکریان چۆنە يتفكرون في خلق السماوات والأرض ذكري أمانة فكر دكنوا يتفكرون في خلق السماوات والأرض فكر دكنوا يا ربي أم كونا أم آسمانا أم قردونا أم عزائبة يا ربي أم تسوان بري ودسي دبي تسو تخالق بي أم تخالق يجيتو أم كون كائنات بري ودبي أدي زبي أدي بحر أدي شاخ أدي أوهم مشتيكة دا دبيني ربنا ما خلقت هذا باطلا دقنا نتيجة كذا زانن أم كونا أم بونا وريا ببطالي دروز نكراوا بو حكمتك بو درسك بو وانيك بو هدفك دروز كراوا أوش خزمتي بشرة وامتحاني بشرة لم زبيته لو يكسرت لكن درين ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار إلهنا خوي مهربان دروز كري إما الزاني ما أنتو أم كونو كائنات ببلاش دروز نكدو باجيو منزهي بوزاتي باكت كأو كساني أو دقم جو بعقل وأزان الصدفة أم كونو كائنات دروز كدو وأزان أم كونو كائنات هل خورا بيدا بوا يام ببي هدف وحكمة دروز بوا وقنا عذاب النار لا أقري جهنم ما ببارزة زائزان يما تبي بمشيوه تعامل لقى دورو بشتي خما ممكن ملاحظة دوام أبيش أويا عزيزانم براسي إنسان دبي بزانيتن أم كون كائنات أو حيوانات أو أجدهاء أو هرتسي ديبيني لتير وتوار وحيوانات وروح لبر هرتسي ديبيني كاكا أوانا همو بو حكمتك دروس كراون أمانة وظيفة كان هي وظيفة أدادكن أوانا ببلاش دروس نبونا أوانا ببي هدف دروس نبونا شون تو وظيفة كل سنة أنزامي بدي كبندايتي كردني خوايا أم كون كائناتش أو همو حيواناتا أو همو ميروستانا أو همو روح لبرا أو همو تيروتوارا أو همو ماسين بحرا أو همو حيواناتنا همو إيش هي إيش هدفش هي أم هدفش خدمة كردني بشريتها بوي قد نستعقل روجك وابزاني والله أو بيشكي زيادة خوزي بيشكي لك أو النبايا نا والله سيسركة زيادة خوزي سيسركة نبايا سيا أو السمير بيسو بيلزتا هب بيك ودوي بيكوش بانيكوا لوري براسي زور بيلزتا أو زيادة خوزي أو مال شار مان أو زمية سيسركة تيدانا بايا يعني وانا كي وشي خير الله تلفاح وقت خوي ديقول خوا دەبایە سێشتان دروست نەکاتن یەهود و ذوباب و نازەم شتێکی کەشی دەگوت لەبیرم نییە سبحان الله ئەستەغفر الله و کەلیمەی کوفرە دەگوت نەدەبایە خوای گەورە ئەم سێشتەی دروست کردبایە بزانە ئەم بێعەقلیەی وە بزانیتن کە ئەم کەونە ئەو شتێک کە ئەو عەقلی نەبڕی ئەو شتێکەوە ئەو لە حکمەتەکەی نەگان نەزانی و لێ حاڵی نەبی وە دەزانی زیادە لەو کەونەدا بۆیە لە ساڵی شێستەکان بوو سین جیری خوارد بوو بەدەست چێشکەی بەدەست چۆلەکەی ئەمە خەڵکی هەولێرە پێ دێن چێشکە ئێوە پێی دەڵێن چۆلەکە خەڵکی کە پێ دەڵێن چۆلەکە زۆر جیریان خوارد بوو لە دەست چۆلەکەی هەستا بڕیاریاندا وتیان کاکە قەتل و عامی چۆلەکەی بکەن بەچی بە هەر شتێک بێ بە هەر نەوعێک بێ لە ناویان بن فعلا حملەیەکیان کرد سبحان الله هەرچی چۆلەکە بوو لە سەتا نۆهەتی چۆلەکەیان قەڵاچۆڵی کرد و هەمیان فەوتاندن دەستیان بە زراعەت کەوتیان ئەو ساڵ هاتەکی زۆر باز دەوی لەبەرەوە چۆلەکە نییە بێ بخواتن سبحان الله گەنمیان چاند جۆیان چاند دەڕێیان چاند هەرچی ئەوانەی کە چاندیان دیتیان کوڕە ئەوە هیچیشی نەبوو یا ئیلاهی یەک گرانی دا هەد یەک گرانی چەند ملیۆن کەس لەو گرانی لە برسان مرد
لەبەرچی لەبەرەوەی کاتێک کە چۆلەکە نەبوو ئەو زەویە کرمێکی لێ پەیدا بوو هەموو حاصلاتەکەی خواردن هەموو ڕەجی ئەم تۆیانەی خوارد کە چاندبیان بۆیە هەر هەموو هیچێک بوو و بۆ گرانیش و ئاخری ئەو هەموو خەڵکە بۆ قوربانی ئەوەی کەوە بێعەقلێکەوە وای دەزانی ئەم چۆلەکانە ئیشی وەزیفەی نیە لە کەونەدا جا ئەوەی نییە تۆ دەست لە شتێکی بدەیت بۆیە ناچار چۆن لە زەیان چۆلەکان ئیسترات کرد و بڵاویان کردو لەبەرەوەی ئەم چۆلەکە وەزیفەی چ بوو یەک لە وەزیفەکانی ئەو بوو ئەم کرمەی دەخوارد بۆی ئەم کرمە ڕەجی زراعەتەکەی نەخواتن جا ئەزیزانم تۆ ئەوە نییە دەست لە کەون و کائینات بدەیت دەست لە ئەوە نییە ئەتو شتێکە عەقڵت نەبڕیان بێزە لێ ببتەوەیان کەیفت پێنیوە بزانی ئەوە زیادە لەم بوونەوەرەدا نەخێر دەزانی ئێمە و هەموو ئەو بوونەوەرە چۆنین وەکو دنجی تەسبیح وای هەموو پێکەوە بەستراوین هەموو پێکەوە یەک دنجی بپسێنە هەمووی لە دووی دی هەمووی کەلکی دەبڕێتن ئێمە وەکو قفلی زنجیر وین ئەوە هەموو پێکەوە بەندین هەموومە ئەو کەون و کائیناتە هەرچی دەیبینی لەو کەون و کائیناتە لەو حیوان و لەسەر ئاسمان و لەسەر زەوی و لەناو بەحر و لەناو عارض هەر هەمووی سوبحان الله وەکو زنجیری پێکەوە بەستراوین یەک حەڵقەی دەربینە هەمووی دەفەوتێ و هیچی بەکەلک نایە و زەحمەتی و ناڕەحەتیش دروست دەبیتن سرکە یەک لەو حەشەراتە پیس و بێ لە زاتانەیە کە زۆری خەڵقی لێ دەبتەوە بڕوا ناکەم کەسەبی کەیفی بە سیسرکەی بێ بەڵام وەرە لە ژیانی ئەو سیسرکەی ورد بۆ بزانن سیسرکە دوو وەزیفەی لۆ ئینسانی ئەنجام دەدا دوو وەزیفە بڕوا بکە ئەو کاتی دەزانی دەری یا ڕەبی حەمد و سەنا لەو زاتی پاکت ئەو زەهەنجین دەبی چ برێ ڕەبەنا ما خەلەقتە هذا باطلا سبحانەکە فەقینا عەذاب النار دەزانی سیسرکە دوو شتی ئەنجام دەدا بۆ مرۆڤ بۆ پاراستنی ئەو مرۆڤە بۆی ئەو مرۆڤە زۆر بە ئیسراحەت لەسەر ئەو زەویە بژی زۆر بە ئارامی بژی وە ژیانی لێ تاڵ نەبی یەکەمین ئەم سیسرکە ئەو غازەی کە لا حەیە فی الدین تەبعاً هیچ سیسرکە عادەتی وایە بەس لە ئەو دەستخانەی دەشی زۆری سیسرکەکان لەو شوێنەی کە پیسایی لێیە جا ئەو پیسایانە کە زۆر دەبن لە سێ غازی لێ پەیدا دەبی وەختی خۆی خەڵکی گوندی خۆمان جغارەیان دەخوار ڕاست کە جغارەکە ئاخیرە ڕاست فڕێ دەدا ناوا دۆستخانی ڕاست بنی دەتەقیەوە هەموو دەسووتا جا لەبەر چیت کۆ نازانی ئەو بنی بوویتە غاز ئەم پیساییە بەخۆی کە بەکتیریا و ئەوانەی تێدەکەوی کە تەحەلل دەبی غازێکی لێ پەیدا دەبی ئەم غازە ئەگەر بێت و لە ماڵەکان سیسرکە نەیخوا و نەیگۆڕیتن ئەوە هیچ ماڵێک نێ نەتەقیتۆ برای بەڕێزم لێکەواتە ئەم غازە تو هەسی پێ ناکە زۆر بە ئەمان دەستی سەر توالیتی و دێ دەرەوە هیچ دەگۆڕێنیە ئەخە ئەو ئەمانەی تو ئەوە سیسرکەیە ئەمانەکەت بۆ دروست دەکە ئەوە سیسرکەیە یارمەتی دەدا ئەم غازە بەردەوام ئەو بەکاردی دەینیتن ئەوە یەک دووش لە خلالی ئەو هەموو پیسایە کە لە ناویەکە کرمێکی زۆر بچووک دروست دەبی کرمێکی زۆر پیس زۆر کرمێکی ژەهراوی ئەو کرمە بەس بستە ناو جسمت ئەتوو معەڕەزی لە بۆ مردنی ئەدی بۆ هەتا ئێستا کەس بەوەی نەمردووە لەبەرەوەی سیسرکە لێ ناگەڕێ هیچ کرمێک سەری دەربینی لۆ یەک بستی توالیتەکان بڕۆ دەبینی هەمووی ئەو سیسرکەیە بەردەوام ئەو کرمانە دەخۆن ئازیزم بزانە چەندەها وەزیفەی تری هەیە کە ئەو سیسرکە ئەنجامی دەدا و ئەمارە هەستیشی پێ ناکەیت دەبزانە ئەو حیوانە پیسە ئەو حیوانەکە ڕقمان لە سمێریشی دەبتەوە ئەو بزانە چ وەزیفەیەک ئەنجام دەدا بزانە لە خزمەت بەشەردایە لێ خوای گەورە دەفەرمی وەسەخەر لەکم ما فی السەماوات وما فی الأرض ئەی ئینسان ئەی مرۆڤ هەرچی لە ئارد و ئاسمان هەیە ئێمە بۆ ئێوەمان مسەخەر کردووە هەموو خزمەتی تو دەکە ئەتوش لە خزمەتی یەک کەسی دابە کە خاڵقی خۆتە کە خاڵقی ئەو کەونەیە هەر کەسێک لە خزمەتی خوادا بێ لە خزمەتی کەسدا نابێ بەڵام هەر کەسێک لە خزمەتی خوادا نەبێ دەبێت لە خزمەتی هەزاری وەختی خۆی کەمتر بێتن زۆر مهمە بەڕاستی ئینسان بەندایەتی بۆ یەک کەسی بکە کە خوایە بۆیە حەسەن بەنا ڕەحمەتی خوای لێبی خوا بە پلێ شەهیدی حسێ بکە دەیفەرمووی بۆیە ئێمە نیوچەوانمان لە عاردی دادەنێن بۆی نیوچەوانمان لۆ غەیری خوا لۆ کەسی کە نیوی نەکەین بەڕاستی ئەمە قسەیەکی معقولە هەر کەسێک کە ئەم کەونە کە لە خزمەتی دایە ئەوش دەبی لە خزمەت خوای گەورە دابێ ئەمە ئەگەر لە خزمەت خوایدا نەبێت دەبی لە خزمەتی هەزاری وەکو خۆی ئەوزە کەمتر و گەورەتر و بچووکتر دابێتن ئەمە ملاحەزەی دووەم زۆر گرینگە کە ئەم کەونە ئەو هەموو حیوانات و ئەو هەموو شتانە هەموو لە بۆ حکمەتێک و هەدەفێک دروستکرانە هەموو وەزیفەیەکیان هەیە شەرنی ئێمە دەرچی ئەم وەزیفەیە بکەین خاڵێکی تر ئازیزانم
ئەو تەیر و توار و ئەو مێروستان و ئەو شتە عەجائیبانەی کە دەیبینی بەڕاستی ئەوانە دەبێت شتیان لێ فێربی. دەزانی مرۆڤایەتی زۆر لە شتەکان لە حیوانات فێر بووە، لە تەیر و توار فێر بووە، لەو کرم و لە داپیرۆزکە و لە جارجارۆکە و لە کرمی ئاوریشم و لەوانە فێر بووە. زۆر تەقەدومی علمی هەیە لە حیوانات فێر بووە. ئێستا ڕادار لە چێیان فێر بوون؟ ئینسان لە چێ ڕاداری کەشف کرد؟ لە شەمشەمە کۆری ڕاداری کەشف کرد. ئازیزان فرین ئەو کۆپتەرانی کە دەبینی، ئەو کۆپتەر لە مێشنجینی فێر بوون بەم شێوە بفری و بسوڕێتن و برنبیتن لە شوێنی خۆی. زۆر شت هەیە، حتا سودود سەدەکان بەنداوەکان. دەزانی لە حیوانێکی فێر بوون هەنچی جورجیە لە ناو ئاو دەژی بەرمائیە، سبحان الله، کە سەدی دروست دەکات لە ناو ئاوێ، سان عەجائیبی پێدەبینی. بزانە ئەو سەدە غەریبەی دروست کردیە. هەموو زۆری لە پێشکەوتنەکانی علمی لە تەکنەلۆژیایەکان، لەو پێشکەوتنی کە ئینسان ئێستا پێی قیمەی ئیسرحاتی پێکردیە، بەڕاستی هەمووی ئێمە لە ئازەڵ و لە حیوانات و لە تەیر و توارەکان فێر بوون. حتا خوای گەورە ئیشارەت لە بۆ ئەو حەقیقەتە دەکاتن. باسی هابیل و قابیل دەکات خوای ڕەب العزە، کە باسی هابیل و قابیل دەکاتن کە ئەم دوو برایە خوای گەورە ئەمری پێکردن کە قوربانی بکەن. هەردووچیان قوربانیان کرد، بەڵام بەڕاستی قابیل قوربانیەکەی ئەوە نەبوو کە قبول بکرێت، زۆر بێسەر و بەر و زۆر هیچ نەبوو. بەڵام هابیل زۆر قوربانیەکەی بەدڵ و ڕۆح و گیان کرد بوو کە خوای گەورە لێ قبول بکە. ئەو زمانی قبولبوونی قوربانی ئەوها نەبوو سەری بڕووی بدەی خەڵکی، نا، دەبایە داینێن ئاگرێک لە ئاسمان دەهات ئیچەی بسووتان باە ئەو نیشانەیە بوو ئەو قوربانی ئەو کابرایی قبول بووە. سبحان الله، ئاگرێک لە ئاسمان هات هابیلی سووتان، قابیلی نەسووتان، یەکسەر طبعا یەکەم گوناح سبحان الله پاش تەکەبوری ئیبلیسی لە مرۆڤ یەکەم گوناح حەسوودی پەیدا بوو. یەکەم گوناح حەسوودی بوو، سبحان حەسوودی پێهات. چۆن خوای گەورە لە تۆ قبول دەکا لە من قبول ناکە؟ وەڵی قبولم نییە، لێیان بۆ چێشە تی دەتکوژم. هابیل گوتی ئەگە ئەتوو دەست بینی ئەمن بکوژی، ئەمن ئەتوو ناکوژم، ئەتوو برای منی باشم گوناحە بتکوژم. مهم قابیل هابیلی کوشت، کە کوشتی نەیزانی چی لێ بکە، لەو گۆڕی لە دیاری دەگریا و تەماشای دەکرد. بزانە خوای گەورە چی فەرمووی ئێمە دوو قەڵە ڕەشمان ناردە خوارێ، ئەم دوو قەڵە ڕەشە هاتن لە پێش چاوی قابیلی، یەک لەو قەڵە ڕەشانە ئەوی تکەی کوشت، پاشان قۆرتێکیان لێدا و یەکسەر ئەوی هاوشتیانە ناو خۆڵێ و خۆڵیشان بەسەدا کرد. ئەو مەشهەدەمان بۆ دەژێرتەوە، ئەفەرموویتن فبعث الله غرابا يبحث في الأرض ليريه كيف يواري سوءة أخيه. خواهي قورا أفرمي إيما قەڵە ڕەشێکمان لە بۆ ڕەوان کردن و ئەم عاردەی هەردە کۆری بۆ ئەوەی بزانی چۆن برایەکەی بشارتەوە لە ناو خاچی بنێ. قال يا ويلتا أعجزت أن أكون مثل هذا الغراب. هي هاوار و ماڵوێران لە بۆ خۆم، تخوا من ئەوەندە بێدەسەڵات و بێفەهم بووم، وەچی ئەو قەڵە ڕەشە نەمزانی کەوا بێم قۆرتێک لێدەم و برایەکەم بەهایەمە ناو قەبر و لە ناو گڵی دانێم. فأصبح من النادمين، زۆر پەشیمانیش بۆەوە کەوا برایەکەی خۆی کوشت. بزانە سبحان الله، یەکەم فێربوونی قەبر لێدان و شاردنەوەی مرۆڤەکان ئێمە لە قەڵە ڕەش فێربووین. دەزانی ئەگەر ئێمە نەمانزانی باە مردی بشارینەوە، بزانە کارەسات دەقەومە. ئەو مردیە لەو گۆڕەی بۆکەنی دەبوو، هەموو قەلبی دەبوو، کرم و بەکتریا شێت دەبوون، 100,000 نەخۆشی پەیدا دەبوو. هەر کاتێک مەیت زۆر لەو گۆڕەی بکەوی کرمی لێدا و نێشاردێتەوە، هەموو ئەبێتە تاعون و عیلەت، خەڵکی پێ بەهیلاک دەبا. کاتێکەوە مەغۆڵەکان هاتن بەغدایان داگیر کرد، خەڵکی بەغدا 3 ملیۆن کەس بوون. ئەو وەختی خەڵکی بەغدا 3 ملیۆن کەس بوون، 1 ملیۆنیان کوژران. تەمام ئەو ملیۆن خەڵکە کە کوژرا بە هەزاران لەو گۆڕ و لەو گۆڕەی کەتبوون. سبحان الله، پاش کوژرانی کەس دەوی بیشارتەوە، خەڵک خۆی شار بووە. ئەوانە کرمی بوون، کە کرمی بوون 1 دەرد و تاعون پەیدا بوون، 1 ملیۆنی کە بەس بە تاعونەکەی مردن. سبحان الله، بزانە ئەمە کارەساتە کاتێک کە مردی لەو گۆڕە دەبی. ئەمە دەبی فەزلی خوایە لەسەرمان کە قەلە ڕەش هاتی ئێمەی فێر کرد، کاکە بۆ ئەوەی تووشی تاعون و دەرد و عیلەت نەبن، وەرە بە ئەو کەسانی کە دەمری لە خاک بیشێرنەوە. زۆر شت بەڕاستی ئینسان ئێمە لە ئەو تەقەدومەی هەیتمان، ئەو پێشکەوتنەی هەیتمان، ئەو ئەجهیزانەی هەیتمان، بەڕاستی زۆریمان ئێمە لە حیواناتەکان و لە تەیر و توارەکان فێربوونە. دەبێ حەمد و سەنای خوای لەسەر بکەین. ئێستا بین
بين سر ميروستان. طبعا ميروستان يقلو حيواناتانه لو ورديلانه كخواي قورة دروستي كردو صورتي تشي بناو كردو. سبحان الله بزان القرآن ده خواي قورة صورتي بناوي تنشتيك حيوانك كردو. يكمين صورتي بناوي بقرة كردو، بناوي تسير، بناوي فيلي كردو، صورتي فيل، بناوي نحلي كردو ميشنجين، وبناوي نملي شي كردو ميرولا. سبحان الله إما أجر تمشي ميرولا بكين براسي دبيني زور سيرو سمريا، براسي سيرو سمريا وحقي خوش إتي كصورتي بناو كراوة. سكو هر كسر مقايسة جاني خوي بكال لك ميرولي والله خوي لبيساو دكوي، والله خوي بشر مزار ديتا بيساوي كميرولا زور لوي باشترو بهمترو بصبرترو بآرامترو مزبوط ترى زوريش. زي إن شاء الله استادين باسي دكين ك أو درسانا أو وانا نتسينا كإيما لميرولا فيري دبين. إن شاء الله أو درسي هل يقدواني باز دكين لجمعة كاني دهاتو بإذن الله لشو جمعة كاني دهاتو توابي دكين إن شاء الله يكمين درس كإيما لجيانامي ميرولا فير دبين. عزيزانم أويا كغمخوري ملتو خاكولاتي خومان بين كغمخوري أو كسبين كلنا ناويان تجري. كبيغمبر من أفرمي عليه الصلاة والسلام من لم يهتم بأمر المسلمين فليس منهم. براسي أوي غم نخوة لأمور المسلمانان لجيانو بجيوي خلشي غم نخوة لو أم خلق برو آسودا برو خوشي برو أمان ببا براسي أول أمتي بيغمبريني عليه الصلاة والسلام. يبي إما همو كاتك دعاء بكين دزب دعاء بين بهيمت بين وبتوان بجاوي خلق خوش كين بوجياني خلق خوش كين أمنو أماني خلق خوش كين وصحمتي لس خلق هرقرين وخوشي وآسان كاري بو خلق بينين أما زور ميما أم شعورا بزانا سبحان الله يكمين درس لجيان نامي ميرولا أو درسي كافير دبين سون جيب دنا خواي رب العزة بزانا تسلافرمي خواي قور باسي أوي دكاك كاتك عزتي سليمان بخوي وبجيشكي بوادية دهات طبعا وادي أويك دو شاخ أو هدو شاخي لتنج ديك بي أو دولة بي خواري كدقي راستاي أو بيدن وادي أو وادي هرهمو ميروستان بوا ميروستان شي قلق زوري لي بوا لو خواي قورا ناوي لدي وادي النمل كو مثلا إيما دارن أو دولي خوشناوتي أو دولي زافايتي أو دولي قرديايتي أو دولي عشيرتي كي سوسيايتي هرشيايتي أو أنا شوينك زوري خلقك كي هرشين زوري خلقك كي سوسين زوري خلقك كي قردين زوري خلقك كي زافن يان خوشناون أواديش كاتك عزيز سليمان بخوي بجيشكي بيدهاتي أوادي هرهمو ميروستان بوا لو يخواي قولنا ناويدنا وادي النمل يعني زوري أواني لو شوية نبون ميروستان بون أويك جيش عزيز سليماني طبعا كدرويش دي كان بخوي دا بيشو بو باشان بياو معقولة كانوا وزير وبزير كانوا أوانك دا صلاتي أنا هبو لقلبون لبشتش هرهمو زونديا كان بو لبشت زونديا كانيش زنكان درويشتن عفريتو زنكان بهزارها أو خلقو زنو عفريتي لقلبو أدي سريشان تيارو كوبتر نبو يك بارتسا بو لو تيرو تواري كخواي قورة درستي كريا هرتي تيرو تواري خواي درستي كريا أو لسسري أو جيش عزيز سليماني درويشت براسي جيشي سيرا براسي جيشي سيرا سبحان الله أو جيش زخمي قد يعني جيشي وها نبوأتو لبيشوا بشر بروا عزيز سليمان لبيش بشر كان هرهمو زن وعفريت بن لباشوانيش أو حيواناتاني كنافرن وحتى حيوانات كبابي دروا أواني لسه سواري درون أوانش حتى مارو دو بشكو همو أوانش درويشتن أو زل السريشان هر تنتيرو تواريا أو لسه سري أو جيشي درويشتو سيبري لسه دكردن أو جيش بوهم زخامتك خوي أو وادك ديت خواري سبحان الله يك ميروستان لو أنا لدور راديتي أو جيش واديت خواري يكسر خوي جور أو مشهد ما بودا جيرتو بزانا خوي جور أو مشهد أو تصويري كأن باسم كرت ريك خوي جور أجيرتو أفرمويتن أعوذ بالله من الشيطان الرجيم حتى إذا أتوا على وادي النمل كاتك عزيز سليمان وجيشك جيشنا سر وادي النمل قالت نملة يا أيها النمل
ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون. سبحان الله. بزانم یەک لەو مێروستانانە لە دوو ڕاستی پێکرد. ئەو جێشە زەخمە وا دێتە خوارێ، یەکسەر هاواری کرد یا ئەیوهە النەمل و هۆ کۆمەڵی مێروستانەکان، هۆ کۆی مێروستانەکان ئاگدار بن، چ بکەن ادخلوا مساكنكم. جارێ خۆتوەی یەکەم هەمووتان بڕۆنەوە ناو ماڵەکانی خۆتان، هەمووتان. کەواتە مێروستان ماڵی هەیە، غرفەی هەیە، ئیستراحاتی هەیە، جێی هەیە، هەمووتان بڕۆنە ناو خانە و ماڵەکانی خۆتان. لەبەرچی لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون. لبر اوي براستي ايوه حموده كونه بن بيو سمي اسبكاني جيش سليماني واوانش حسب ايوه ناكن نزان كيوه والعارتين ولبر اوان هو كدرون كم واي تمشي عادي حمود تمشي بيش اخوي دكا زابوي حموتان دكونه بن بيو بن سمي اسبي جيش سليماني واوانش حسب ايوه ناكن. عزيزانا يا كمين درس أويا بزانا أو ميرستانا قالت نملة يا أيها النمل ادخلوا مساكنكم. أو هستبا مسؤولية عزيزانا أما غم خواردنا لخلق أم ميرستانا تيجي أو جيشة دي أو ميرستانا همو باندكاتو أو هم ميرولانا همو لناو دبا زميري قبورنا كد بو خوي هاري لي غارب داو خوي قطاركاو لسنوري درتيو با أو كان كش همو بكونا بمبي خلطيو بمرنا أناني نبو لبروي صاحب همت بو، صاحب غيرت بو، صاحب شهامت بو، صاحب غم بو. غمي لو خلقي خوار يكسر دسي بهاواري كد زور بقيمي بو دنگي كخواي قورة داي بهاواري كد. همو ميروسانا كاني دي بآقاهي نانوا كبسو ترين كان بس لناو خاني كاني خويان لبر اوي دكونا بمبي جيشي عزتي سليمان وهموشتان أفوتين. سبحان الله. الإيراب كدرسية كما ديور كد إعزازي علمي زور عزائي بشي تدا. طبعا حتىكو أم قرني بيستا إسا بيستويك حتى قرني بيست نيان دزاني لبرتي خواي قورا فرموتي لا يحتمنكم. إخو عادة تحطيم بوشتيك كبشي باشا ميروستان قوشتا يان بردا يان شوشي بشي. سبحان الله. لقرني بيست كاتب علماء ميروستان فحص كردو شيان كردو كرديتيان خو او ميروستان سركي شوشيه. سبحان الله. سري ميروستان كي هر هم شوشيه لو اخواي قورا كلمه يحتمنكم بكار هنا بوي بزاني كأما دشي او زانيان اشهد ما بالله ام قرانا داندرابي محمد ني اخواي رب العزه نارديت يا خواري قد نبي غنبرو نا اصحاب نكس هنا تزاني أو ميروستان سري شوشيا أجر خواي رب العالمين النبي خبرنا ذات محمد عليه الصلاة والسلام. أي محمد أما أم سري ميروستاني أم أبقى قلقي سري أو شوشيا لويدا بكلمة تحطيم بكارديت تحطيم لبوتسيا لبوشتيك كبيش يعني بلا ما قشتك بانيكي تويان بيفوتيني بينالي تحطيم. ذا سبحان الله. أمش براستي إعزازك علمي قرآنية كأم قرآن لا ينخوا هات تخواري كوشي تحطيمي بكار هنا بوي بزانين كأم ميروستان. سبحان الله. سري لا شكي جسمي هرهم ولا شوشة بيكاتوا. وابزانم كاتكي 28 دقيقة بس إن شاء الله أجر عمر باقي بو حفتي دهاتو لنفسي موعد سعادة شيء جمعي إن شاء الله بخدمتان دقمو واستاد درسي كمان باسكت يازده درسي كمان ما إن شاء الله لنجمع كان دهاتو تواوي دكين زور سباسي برستان دكم خواي قولنا زي خيري هم لايك بداتوا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.